من معینی سەمەدی خەڵکی ئاوایی شەشمێر ئیمڕۆ هاتوین بۆ ئاگرا بۆ قنەخلیسکێ. زۆر خۆشحاڵم کە ئەم گەنجانە ئاوا ئەتوانن خۆشی خۆیان ئالەم شوێنە دەربڕن بە خۆشی. هیوادارم بۆ هەموو ڕۆژێکی ژیانیان ئاوا دایمە لە خۆشی یابن. ئەگرا مەیان گوڵەنگانە تقریبن ئەکاتە بین دزڵی و دەرەوەکێ لای هەورامان و معموڵەن ئیمڕۆ ڕۆژی جمعەیە لە جمعەیشا خەڵک بە تەواوەتی گشتی بێکارە دوکان وشت ناکەن و کاسبکار کار ناکە بۆیە یەن بۆ ئەم جۆرە شوێنانە بۆ شوێنە تەفریحیەکان لەگرا هەدێقل خەمێکی دڵیان سووکەکەن خەمێکی دڵیانە ڕوێنن ئاوا خەڵکە بینی هان لە خۆشیە و ئێمەش هیوادارین دایمە ئەم خەڵکە لە خۆشییا بێت. ئێمە لە خوای گەورە بە زیابێ لە ناوچەی هەورامانە بە تایبەت لەم شوێنە بەڕێزە لە مەیان گوڵەنگانە دایمە هەموو ساڵێ شاهیدی بەفربارین بووین. بەفر دایمە لەگرا ئابارێت بەڵام لە کولا ئێمە هەر لە بەهارۆ هەتا هاوین و هەتا وەکوونێ پاییزیش تەواوە بێت چاوەڕوانی ئەم ڕۆژانەیەکەین کە ئاوا بەفرێ شتێک ببارێت و ئێمە بتوانین ڕۆژێکی ئاوا خۆش لەگەڵ هاوڕێیان بین بۆ ئەم جۆرە شوێنانە بۆ خۆشی. بۆ ئاگاداری خەڵکیش پیشنیارم ئەوەتە کە یەن بۆ ئەم جۆرە شوێنانە معموڵەن لە ڕۆژی جمعەیات بە تەواوەتی خەڵکیە بۆ ئەم جۆرە شوێنانە جادە و مادە شلووقێ. بۆیە پیشنیارم ئەوەتانێ ئەو خەڵکە کە یەت بۆ ئەگرا بە هێواشی بێن و بە هێواشیش گەڕێنەوە کە ئاوقەی میشکیلەوشت نەبن ئینشاءالله. مەریوان و ئامن پێ میان گوڵەنانی وەشی وێ ماکەرمە حسی وەش من چەنی خانەوادە ئامن بازی کەرمە چەنی زاڵله حسی وەش من حەزمەکە زوو زەمین گێرە وەش بلمە پێ بازی کرده وەختامە پێیگە خلیسکانگە کەرمێ تۆپەڵە شەڕە کەرمێ ئادەم بەرفی وەش کەرمێ ئەیسەیەمە هاتیینە بەخۆشی ئەم بەفرە و بەخۆشی ئەم مەخلۆقا و هاتیینە بۆ خۆشی و مبارەکی ئەم بەفرە و بەلاشەی ساقووە بێ وای بڕۆنەوە ماڵ و مەزڵ خۆیان ئیشەڵڵا ئەم گەرەکە خۆشا بەوێ تاوە بوو ئامان هۆش و ماشینەکە تا بۆش و مەخلۆقی تا بوو ئامان هۆش تا بوو زاڕوەکە تا ئێمامێن مێتەک و زاڕوەکەمە ئامێن مێ وەوێنێ و کناچێنێ و ئامێن مێ بەوەشی ئی خەڵکیە و ئی وەربێوە ئامێن وێ یاخوا مردم گشت سڵامەت بوو بەبێ وەی بلەوە یانە وێش و بەوەشی گوزەراش وەڵا دەی ساڵەکە وەڵینی ساڵەکە وەڵینی وەربەکەم بێ وەلی ئیمساڵ خاسن ئیمساڵ شکر وەشن ئیمساڵ وەربەش وەشەنە ئیمساڵ مردمەکەش فەرحاڵن ئیمساڵ وەشی ئی وارانی وەربێوە مردم مەیبەروە بەوەشی گوزەران کەرا ئیشەڵڵا وەربەکی وەڵی تر گەرەکشان تۆم شەهاوردن خشخشانێ مەکەرا وەرسەر و ئاوەربێوە مەلانێ پێی وەشی ئاتماشاکەرە چینە مردمی نالسەر و ئی تۆی بێوە مەگێڵ و پەی وەشی خۆشحاڵم کە ئێمڕۆ هاتین بۆ میان گوڵەنگان لە تەگا و هاوشاریە بەڕێزانە ئەمە لە سنەوە هاتوین بە بۆنەیەم بەفرۆ لە سنەوە ڕێکەفتین کە دەورە هەمیەکمان بێت و خۆشمان لێ بگوزارێ کایەهای خزخزانکی و تۆفەڵە شەڕانی فقط بەخاترەوە هاتین ئەستۆکی زۆر جیاوازە سن لە سنەوە بووین ئەفسوردەگیمان گرت و ناڕەحەت بووین غەم و پەژارە دامانی گرت و وەلێ هاتین بۆ ناوم شاخ و کێف و بەفر و خۆشیە حاڵ و هەوایە ترمان بوو حاڵ و هەوامان کامڵ عەوەز بوو داواکاریم لەو خەڵکاوەیە کە تێن بۆ ئێرە ژینگەکەیان پارێزن ئەم ژینگە شتێک تر ئاوامانە نییە لە تەواو وڵاتانی دنیا بگەڕە شتێک وەک هەورامان وەک شاخ و کێوەکان هەورامان دەستیان ناکەوێت بەڕاستی ئەشێ پارێزگەری ئەو ژینگە بێ. بسم الله الرحمن الرحیم ئاژوان عەلیزادەم ئێمە لە شاری مەریوانەوە هاتووینە بۆ ئەگرا بۆ خزخزانکێ لە تەک خانەوادەکەمان و ڕەفیقەکان ترمانە مەدرسەمان نییە ئیتر خۆشە ڕەحەتەتانین بازیکەین بۆ خۆمان تۆپەڵە شەڕەیەکەین ئادەم بەرفی دروستەکەین خزخزانکیەکەین لەگەڵ ئەم شتانە ئەبێت بازنوکاتێکیش ڕعایەتکەین بە خاترەوە تووشی دەشکان سەرشکانی ئەمانە نەبین
ئەبێت بە یەواش بڕۆین خۆمان داپۆشین بە خاطرەوە سەرما نەخۆین ئەم جۆرەشتانە ئومیدوارم ئەو کەسانەیش کە ناتانن ڕۆژێکیش ئەوانیش بتانن بێن بۆ ئەگرا بەشکم هەموو کەسێک خۆشحاڵ بێت خوا حافیز.